طبعا دۆخی ژنان لە کوردستان هەتا بێ بەرەو خراپی ئەڕوا لەژێر سایی دەسەڵاتی ناسیۆنالیستی کوردی و لەژێر سایی حکومڕانی حکوومەتی عێراق هێرشێک ئەم دوو دەسەڵاتە بەڕێیان خستەوە بۆ سەر ژنان هەر لە سەرەتای دەسەڵاتیانەوە تا ئەمڕۆکە هەر بەردەوامە، یعنی هێرشێک بۆ سەر ژنان هێرشێک بۆ سەر کچان ئیدامەی هەیە و حتا زۆر جار ئەزانم مەسەلەی توموتیژی مەسەلەیەکی جیهانیە تا نظامی سەرمایه‌داری هەبێ تا جیاکاری هەبێ توموتیژی دژ بە ژنان هەرمێنێ، بەڵام ئەتوانم بڵێم لە هەنێش بارەوانێ ئەوەی کە ڕوبەڕووی ژنانی کوردستانە بێتەوە تایبەتە، یعنی بێوێنەیە شێکی بێوێنەیە سیرکە لە 33 ساڵی ڕابردووە مەسەلەی کوشتنی نامۆسی دیاردەی بۆتە دیاردەی ڕۆژ، مەسەلەی خۆکوژی ژنان هێرشێک کە بەڕێکخراوە بەسەر ژنان ئیدامەی هەیە و بەردەوامە. ئەمە وای کردووە کە ئەم هەنێشت کە ڕوبەڕووی ژنانە بێتەوە بێوێنە بێ لە چاو وڵاتانی ترا. من ناڵێم لە شوێنی تریشتەم لە ژنان ناچێت، چونکە پیاوسالاری بەشێکە لە سیمای دنیای سەرمایه‌داری و بە کەم تا زۆر لە هەموو شوێنێکی دنیا ئەبینرێ. بێمە تەفسیلتر لەسەر ئەم مۆزوعە قسە بکەم کە من وتم وەزعەکە بەرەو خراپتر ئەڕوا هێرشێک کە دەستی پێکردووە ئیدامەی هەیە ئەوە تا ئەبینی لە پەرلەمانە فرەژنی قبوڵەکرێ، ئەوە تا ئەبینی کە هێتە سەر انتخابات مەسەلەی کۆتای دەنگدا ئەندێ کە ژنان لە سیاسیان بەرە ئەمە حەقی مواتەنە حەقی هاوڵاتی بوون ئەسەنێتەوە، یعنی بۆ ئەبێژن لە سیاسی بێ وەکو خێرێ پێ بکەن، بۆ نابێ هەڵبژاردن بە شێوەیەکی ئازادانە بێ و ئینسانەکان لە بەرامبەر یا چ ژن چە پیا و یەکسان بێ و ئازادانە حەقی خۆکان دیتکردنی هەبێ و حەقی دەنگدانی هەبێ و لە عینی کاتیشە حتا حەقی ئەوەی هەبێ بۆ پۆستە باڵاکان خۆی هەڵبژێرێ کە ئەمە ئیمکانی نییە لە وڵاتێکی وەکو عێراق و یا لە ناوچەیەکی وەکو کوردستانە. اینجا تا ئەگاتەوە بۆی هەر ئێستا سیرکە هەموارەکردنی یاسای باری کەسێتی چ پەیامێگەیە چ پەیامێگەیە. ڕاستە ئەمە حکوومەتی عێراق ئەوێ عێراق بەرێت بەرەو بەشی ئەگەرای بەشی ئەکردنی نەتیجەی ئەو هەموو پەیمانەی کە هەیەی، یعنی ئەو پاشوەیەتی کە هەیەی بۆ حکوومەتی ئێران کە هەموو حەقێک لە ژنان ئەسەنێتەوە، تەنانەت مەسەلەی زەواجی کچی 9 ساڵ ئەکاتە شتێکی ڕسمی ئەیەوێت ئەم کارە بکە، هێرشێکی ئاشکرا و بەرچاو بۆ سەر ژنان بەڕێخە. ئەمە ئەوە گەیەنێکەم هێرشە هەر لە سەرەتای سەقامگیربوونی دەسەڵات تا ئەمڕۆکە بەردەوامە و ئەمڕۆ بە شێوەیەکی زۆر خراپتر. اینجا ئەمە ئەگەر سەر بگرێ هەرچەنە خۆشبەختانە حرەکە و بزوتنەوەیکی زۆر بەهێز و بەتین هەیە لە کوردستانەوە بەرەو باشوور کە هەموو ژنان و هەموو ڕێکخراوەکانی گرتووەتەوانێ کە دژی ئەم هەموارەکردنە کە وەساو نەتەوانێ و هیوادارم سەرکەوتن لە دەستی ئێمە بێ لە دەستی بزوتنەوەی ژنان و ڕێکخراوەکانی ژنان نابێ. بەڵام لە عینی کاتە ئەگەر سەیرێکی بکەین، یعنی ئەم هێرشە بۆ پرسیارە بۆ هەموو یەکێکمان ئەم هێرشە بۆ بەسەر ژنان. طبعاً ئەمە هێرشێکە بۆ شەلەلکردنی لە دەست و پاخستنی نیوەی کۆمەلگا کە ژنانن، ڕەوانەکردنیان بەرەو کۆچی ماڵەکان، بکردنیان بە پاشکۆی خێزان و پیا و نەریتێکی کۆنەپەرستانی دواکەوتوانە کە هەموو ئیشوکاری ژنان ببێتە ماڵداری و منداڵ بەخێوکردن و ڕازیکردنی دڵی هاوسەرەکانیان، لەوە زیاتر دەور و نەخشێکیان نەبێت لە هیچ بوار و مەجالێکی ترە. ڕەوانەکردنی ژنان بۆ چێوەی 4 دیوار لە ماڵدا گۆشەگیر و فەرزکردنی حیجابی بە زۆر، فەرزکردنی هەموو کللتورێکی کۆنەپەرست و دواکەوتوانە، ئاوەڵاکردنی دەستی مەلاکان لە منبەری مزگەوتەکان و ڕۆژانە ئەنواعی بێحورمەتی بە ژنان و بە کچان بکەن و فشاری زۆر بێنن بۆ سەر پیاوەکان کە کچەکانیان هاوسەرەکانیان ببەستنەوە و زەوتی ئازادی و زەوتی مافەکانیان لێ بکەن و زندانیان کەن لە چوارچێوەی ماڵە. ئەمە هەمووی هێرشێکی ئاشکرا بەرچاوە کە ئەم دوو دەسەڵاتە کردویانەتە سەر ژنان و حتا تا ئەو دەرەجەی کە بەیت و بالوەری ئەوەی کە گروپە ئیسلامیەکان ئەڵێن حرامە ژن و پیاو لە یەک شوێنە کار بکەنە، بەس هەدەفەکەوەی بۆی ڕەوانی ماڵەوەیانە بکەن، بۆی فەزایەک دروست بکەن ئەوەنەی خێزانەکان بە کێشەکانی خۆیانەوە مەشغوڵ بن، کێشەی خێزانی ئەوەنە خەریک نەبن بەو کێشانەی کە ڕوبەڕووی
ڕوبەڕوانێ بێتەوە لە دەرەوانێ لە نەبوونی ئاوەوە کارەباوە پێداویستیەکانی ژیانەوانێ بەشی تەندروستی بەشی خوێندن پێویستیەکانی تر بێکاری ڕوبەڕوی ئەمانە نەبنەوە هەموو زەینێتیان بڕوا بەلای ئەوەی چونکە هەر شتێ لەسەرەوە بێت لە خوارەوە کاریگەری خۆیدا ئەنێ لەسەر زەینێتی خەڵک کۆمەلگا پیاوان و هێرشێکی ئاشکرا لەلایەن دەسەڵات و هەندانی پیاوەکان بۆ سەر ژنان تا تەطبیقی ئەم جۆرە ئەقلیەت و ئەم جۆرە کلتورە بکەن. سۆشیال میدیاکان بە هەمان شێوە، یعنی منەمەوێ سۆشیال میدیایە کە لە دەستی دەسەڵاتە ببینمەوانێ کاتێکێتە سەر مەسەلەی ژنان بە ئینسافەوە ئینسانیانە بێتە پای مەسەلەکان و ئەوە پیشانی کە خەڵک با پیشانی کۆمەلگە بات کە ئەمە هێرشێکی نائینسانیانەیە، هێرشێکی دژە ژنانەیە، هێرشێکە کە کوردستانی کردوتە جەهەنەمێک بۆ ژنان، کە عێراقی کردوتە جەهەنەمێک بۆ ژنان. لە کاتێکە ئێمە سوور ئەزانین ژنان نیوەی کۆمەلگان، ژنان بەشێکن لەم کۆمەلگا و ئەبێ بەشێک بن لەم سیستەما، ئەبێ دەور و نەخشیان لە بەرچاو بگیرێ، چ ئەوانەی لە ماڵەوە کە خەریکی ماڵدارین، چ ئەوانەی کە لە بوارەکانی کارەکەن، دکتۆرە، مهندیسە، فەرمانبەرە، دەسەڵات و ئەحزابی سیاسیە، یعنی لایانی سیاسی و ئەمانە. بەڵام کاتێکە لە دەستگا ڕاگەاندنەکانەوە قسە و باس لەسەر ئەم بابەتانە دەکرێت، زیاتر وەکو بابەتێکی کۆمەڵایەتی تەماشا دەکرێت و زیاتر ڕێنمایی بۆ خەڵکەکە چۆن لەسەر مەسەلە و پرسی ژن هەڵسوکەوت بکرێت و مامەڵە بکرێت. بۆیە تەشخیصتر لە ئێوە بپرسم، مەسەلەی ژنان زیاتر مەسەلەیەکی سیاسیە و کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی کوردستان؟ مەسەلەی ژنان مەسەلەیەکی سیاسیە، مەسەلەیەکی کۆمەڵایەتیە، مەسەلەیەکی کلتوریە، مەسەلەیەکی ئابووریە، هەموویەتی. بەڵام لە پشتی ئەمانەوە هەمووی دەسەڵاتێکە، چونکە دەسەڵات یاسا دائڕێژێ، دەستور دائڕێژێ، قانون دائڕێژێ و ئەوەی کە لەسەرەوە دائڕێژێ کاریگەری دائەنێ لە خوارەوانێ. مەسەڵەن کەیتە سەر بواری ئابووری ئەو فرسەتەی بۆ پیاوان هەیە بۆ ژنان نیە لە کارکردنا، چونکە بتێونەتەوێ ئێمە کۆمەلگای کوردستانیە کۆمەلگەیرا کۆمەلگایەکی سەرمایەداریە لەسەر بنەمای جیاکاری دامەزراوە و ئەو هێرشش کە کراوە بۆ سەر ژنانە. بۆیە سەیرەکەی لە هەر بوارێکا سەیرەکەی بواری ئابووری ئەگریت، ئەو فرسەت بۆ پیاوانە بۆ زیاتر، بۆ ژنان ئەو فرسەتی کارکردن کەمە، لە کرێی دەستا کەمترە، لە شوێنی کار و فەرمانبەر و کارگە و دائیرەکانە ئەنواعی بێحرمەتی و تەحەڕوش و ئەنواعی بەرخوردی نائینسانی هەیە. یاسایەک نییە، قانونێک نییە دیفاع لەم شتانە بکە، یا ڕێگری بە بەرامبەر بەم شتانە دروست بکە، یا کێتە سەر کاری ناوماڵ. مەسەڵەن ئەمانە هەمووی ئەگەر بهێنمەوە، یعنی لە بوارە جۆرا و جۆرەکانە ئەگەر سەیریکەی لە هەمووی کاریگەری خۆی هەیە بە دەرەجاتی جۆرا و جۆر و هەمووشی کە وەک پێشتر وتم ئەمە بۆ شەلکردنی وجودی ژنانە بۆ دەور و نەخشیان لە بواری ئابووریە، لە بواری سیاسیە، لە بوارە جۆرا و جۆرەکانە. ژنانێک کە لە ماڵەوە کارەکەن جواب بە نیازی دەوڵەتێنەوانێ، چاودێری خێزانەکەن، مناڵ پەروەردە ئەکەن، کاری ماڵ ڕاییەکەن، ئەمانە کارن، ئەمە ئیشن. ئەم کارە نەک تەقدیر ناکرێ، بەڵکو بە چاوێکی کەمۆ سەیرەکرێ، بەڵکو بە چاوێکی سوک سەیرەکرێ. لە کاتێکە لە زووربەی وڵاتانی پێشکەوتوو ئەمە وەک کار سەیرەکرێ و بیمەی بێکاری هەیە بۆ ئەو ژنانی کە کاری ماڵداری و منداڵ بەخێوکردنەکەن و ڕێزی لێ ئەگیرێ بە نەوعێک. هەرچەندە لەوانەشە زۆر جار ئەو کەسانی کە لە ئەوروپا ژەژێن هێشتا ئەمە بەکەم بزانن لەلایەن دەسەڵاتەوانێ، بەڵام لێرە ئەم شتانە هیچی نییە، حتا ناتوانانی باسیشی بکەی، حتا ناتوانانی باسیەوە بکەی بڵێ ژنانێک کە لە ماڵەوە کار ناکەن لە دەرەوە، بەڵام لە ماڵەوە چاودێری خێزان و منداڵداری و ماڵداری و ئەمانە ئەکەن، پێویستە بیمەی بێکاریان هەبێت، پێویستە جواب بە نیازەکانیان بدرێتەوە، پێویستە مەجای تەندروستی و داهێنگە و ئەم شتانە هەبێت تا ژنان بتوانن هەناسەیەک بن، هەر ئەوە نەبێ لە چوار دیوارە قەتیس کرابن و هەر جواب بە نیازی هاوسەرەکانیان و بەخێوکردنی منداڵەکان و کاروباری ناوماڵ برن بەڕێوانێ. لە کارگەکانە بە هەمان شێوە، لە بواری لە دائیرەکانە بە هەمان شێوە. لە کاتێکە ئەگەر بوارێک گەر فەزایەکی ئازاد و کراوە هەبێت، دەور و نەخشی ژنان کەمتر نیە لە دەور و نەخشی پیاوان و پێویستیشە، پێویستە خێزانێک ئەگەر بێوێ ژیانێکی
باش و لە مستەوایەکی گونجاوە بێت پێویستەکە هەم ژنەکەش و هەم پیاوەکەش کارکەن ئیمکانات بێننەوانێ و حتا نەوعێک لە کاری هاوبەش و پشتیوانیکردنی یەکتر هەبێت لە نێوانیانەوە ئەمانە هەمووی دەسەڵاتە ئەتوانێ سیستەمێکی گونجاو و شێوازێک لە ژیان کە ئاسوودەیی با بە خێزانەکان ئاسوودەیی با بە خەڵکەکان نەک هەموو ڕۆژێ لە بەردەم فشار و لە بەردەم هێرشێنان و لە بەردەم شتنەوەی عەقلیەت و زەینیەتی خەڵکەکە بەرەو شتی کۆنەپەرستی بەرەو شتی دواکەوتووی بەرەو فەزایە کە ژن هیچ نییە ژن کائینێکە کە شایانی احترام نییە کە ئیتر ئەو بەیت و بالۆرانی کە نوێنەرانی گروپە ئیسلامیەکان ئێڵێن ئەو بەیت و بالۆرانی کە ئەو کەسان دەسەڵات خۆی بۆ دەسەڵاتێکی دژەژن هێرشێک کە بەڕێ خستووە ئەیڵێت ئەمانە هەمووی کاریگەری داناوە لەبەرەوە ئەتوانم بڵێم هەموو ئەو بوارانە ئەگرێتەوانێ بەڵام لە پشتی ئەمانۆ دەسەڵات ئەگەر دەسەڵات دەستورێکی ئینسانی نەبێ ئەگەر یاسا و قانونێکی ئینسانی نەبێت کە مافی ئینسانیەکان وەک هاوڵاتی یەکسان پارێزراو بێ طبعا ئەو کاتە ئەم جیاکاریە بە ئاشکرا ئەبینرێەوە مەسەلەکەش هەرەوەیە کوردستانیش وەک هەر کۆمەلگایەکی سەرمایەدار ئەساسەکەی جیاکاریە و ئەم جیاکاریش قوربانیەکەی ژنانن کە ڕەوانەی ماڵەکرێنەوە ژنانن کە بێحورمەتیان پێکرێ ژنانن کە هێرش ئەکرێتە سەر ماف و ئازادیەکانیان ئازادی هەرەوە نییە بۆ ڕۆژنامەگەری بێ ئازادی بۆ ئافرەتیشە بۆ ئینسانەکانە باسی یەکسانیەکەن یەکسانی هەر بۆ پیاو نیە یەکسانی بێ بۆ ژنانیش بێ ژنان و پیاوان پێویستە وەک هاوڵاتی یەکسان مافیان کەرامەتیان شخصیەتیان پارێزراو بێ بۆیە ئەم دیاردانش بەم شێوانە دەرەکەونەوە چونکە ئێمە ڕوبەڕووی دەسەڵاتێکین کە بە هیچ نوعێ هیچ شتێکی نییە بۆ ژنان ئەوەی کە وەختی خۆی سەدام کردی درێژەی هەمان سیستەمە کە ڕوبەڕووی ژنان ئەبێتەوانێ و لەو شوێنی ئەوان بەجیان لەو شوێنە ئەوان دەستیان پێکرد و هێرشێکی ئاشکرا و ڕوون بۆ سەر ژنان بەڕێکخراوە کە مەجالێکی نەماوەتەوە تا ئەبینی ڕۆژانە دیاردەی بە حیجابکردنی کچان هەتا بێ زیاکە ئەوە تا ئەبینی زۆربەی مەکتەبەکان بوونەتە شوێنی نوێژکردن و دەرزی دینی ئەوە تا لە کاتێکە ئێمە باس لەواکەین کە ئەبێ دین لە دەسەڵات لە یاسا لە قانون لە تربیەت جیا بکرێتەوانێ ئەوە تا ئەبینیت دەستی گروپە ئیسلامیەکان هەتا بێ ڕۆژ بە ڕۆژ درێژە بێ لەسەر ژیان و شخصێتی ژنان بێحورمەتی ئێمە زۆر لەو شتانەمە ئەو کەمپینەی کە دژی مەسەلەی جەندە کرا ئەو کەمپینەی کە دژی بەهار عەلی کرا لەسەرەوەی کە نەقدی بە فرەژنی گەروە چەندین هەڵسوڕاوی تر کە لە دژی فرەژنی قسەیان کردووە لە دژی تونگوتیژی قسەیان کردووە لەسەرەوەی کە بۆ گروپە ئیسلامیەکان ئەوەنە دەستیان باز بێ لە منبەرە جۆرا و جۆرەکانەوە ئەنواعی بێحورمەتی بە ژنان بکەن و کام قسە ناشرینە کام یعنی حتا تا ئەو دەرەجەی گەنجانێکی زۆر کە گویان لێ ئەگرن هەواداریان کەن بەوەی کە ئەم دنیای هیچ نییە بڕۆن دنیایەکی تر هەیە و لە پاڵیشیە هەواداریانەکەن بەوەی لەو دنیا هەرچیت ئەوێ دەست دەکەوێت بەڵام لەم دنیای لە کاتێکە ئەم دنیا بۆتە دنیای ئەوان هەموو خۆشیی تیا ئەبینن بەڵام خەڵکی فەقیر و زەحمەتکێش و کرێکار هەوڵێن مەحرومیان کەن لە هەموو خۆشی و لە هەموو ئازادیەک کە خەڵک پێویستە تەمەتوعی پێوە بکات. مەستان لە کۆمەڵێ ئامانج کرد کە پێویستە پێی بگرێتە تاوەکو ئاستی گەیشتن بە ئازادی ژنان و یەکسانی ژنان بۆچوونێکی تر هەیە لە کۆمەڵگەدا باز دەکرێت دەڵێت پێویستە ژنان خۆیان بێنە مەیدان بۆ ئەوەی کە بە مافەکانیان بگەن چەندێک ئێوە لەگەڵ ئەم بۆچوونەدا هاوڕان؟ من تەواو لەگەڵیا هاوڕام ئەمە زۆر زەڕورە زۆر پێویستە واقعاً ژنانە بێ خۆیان بێنە مەیدان بەڵام ژنان بۆ ئەوەی بێنە مەیدان ئەبێ ڕێکخراو بن ئەبێ هێزی خۆیان یەخەن ئەبێ ڕیزی خۆیان یەخەن ئەبێ ڕێکخراو بن و تەجروبەی ئەم چەند ساڵی دوای ئەوەی پیشان ناوە یعنی ڕاستە ئێمە خرەخراوەکانی کۆمەلگای مەدەنیمان هەیە کە بە پێی توانە هەوڵێن بە دژی تونوتیژی قسە بکەن هەوڵێن
کە حاڵەتی کوشتن ڕوئەیە حاڵەتی تومتیژی ڕویا دەنگی خۆیان بەرزکەنەوانێ بەڵام کۆمەلگاکانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ناتوانن ئەو ئەڵتەرناتیڤە بن ناتوانن ئەوان بتوانن هێزێک بەڕێ بخەن یا ژنان ڕێکخراوکەن بۆ مافیان بۆ داواکاریەکانی خۆیان لەبەرەوە پێویستە ژنان بێنە مەیدان و لە پێشوی بێنە مەیدان ئەبێ ڕێکخراو بن ئەبێ ریزی خۆیان جیاکەنەوە ئەبێ ڕێکخراوێکی سەر بە خۆیان هەبێ ئەبێ بە نەخشەکار و پلاتفۆرم فۆرمی خۆیانەوە و لە ئێستاە کە ژنانێنە مەیدان بۆ مافەکانی خۆیان ئەتوانن پەیوەست بن بۆ بزوتنەوانی کە بەڕێکەوتووە مەسەلەن ئێستا ئەنواعی ناڕەزایەتی هەیە چ لە کوردستانە چ لە عێراقا لەسەر مەسەلەی مەسەن ناڕەزایەتی مامۆستایان ناڕەزایەتی بێکاران ناڕەزایەتی بە دژی هەموارەکردنی یاسای باری کەسێتی ئەنواعی ناڕەزایەتی هەیە بۆ ئاو هەیە بۆ کارەبا هەیە بۆ بێکاری هەیە بۆ ئەوە معاش نادرێت لە کاتی خۆی ئەمانە هەمووی ناڕەزایەتی هەیە لە کوردستانە لە عێراقا واقعاً ژنانیش ئەبێ دەن پەیوەست بن بە ناڕەزایەتیانەوە ئەبێ دەنگی خۆیان بخەنە پاڵ دەنگی ئەم ناڕەزایەت بەڵام لێرەیە ضرورە من چەند جاری تریش ئەمە متۆتەوانێ ژنان واقعاً ئەبێ بۆ داواکاریەکانی خۆیان نیتە ناو ناڕەزایەتیانەوە بەڵام لە عینی کاتیشە تۆ مەطالیبی خۆتت هەیە کاری خۆتت هەیە بۆ نمونە لە مەسەلەی حەقدەستە مەفروزە حەقدەستی ژنان و پیاوان یەکسان بێت لە بوارە جۆرا و جۆرەکانە پێویست ناکە بڵێ ژن بە عینوانی ئەوەنێ ئیشی ژنانە و تەقسیم کارێکی ئیشی ژنانە و ئیشی پیاوانە ئیشی پیاوانە مەعاشەکەی زۆر بە ئیشی ژنانە مەعاشەکەی کەم بێ ئیشە ئیتر کە تۆ ڕۆشتی لە سەعات هەشتی بەیانێوانێت تا دوی نیوەڕۆ ئیتر تۆ ئیژەکەی تۆ ئێنەرجی سەرفەکەی تۆ کات بەفی ڕۆئەیە یعنی کاتت لێ ئەڕوا بارحاڵ ئیتر ئیشە لەبەرەوە مەفروزە کرێی ئەو کرێکارانە یا ئەو ستافانە لە بوارەکانی خوانە کرێکانیان یەکسان بێت چ ژن بن چ پیاو بن پێویستە مەسەلەن ژنان پێویستیان بۆیە کە پارێکی زۆری ژنان ئەڕوا بۆ شوێنی مناڵان بڵێن داینگە و شوێنی سەرپەرشتیاری مناڵان مەفروزە دەوڵەت یارمەتی ئەمانە باە مەس مەفروزێکە داواکارێکیان ئەبێت کە لە شوێنی کارویشیانە شوێن دابین بکرێ بۆ مناڵەکانیان بۆ سەرپەرشتی مناڵەکانیان تا ئەو معاشە خۆی چییە تا بڕێکی بڕوا بۆ ئەم شتە و بڕێکی بڕوا بۆ شتە لەبەرەوە پێویستە ئەمەیەکە لە داواکاریەکانیان بێ دوای ئەوە مەسەلەی جیاکاری یعنی سەیری ژنان بە عنوانی ژن بوون بە چاوێکی کەم بە چاوێکی نزم یا بە چاوێکی پلەدووی ئەبێ ئەمانە بسڕێتەوانێ ئەبێ ژن بە عینوانی هەوڵاتی یەکسان سیر بکرێ و ئەبێ ئەتیبار و حرمەتی ژنان کەمتر نەبێت ئەتیبار و حرمەتی پیاوان ئەم شتانە ضرورە کە ئەبێ ئەم داواکاریانیان هەبێ ئەچ ژنانێکە لە بواری لە کارگەکانە کارەکەن ژنانێک لە دەوائیرەکانە کارەکەن ژنانێک لە بواری جۆرا و جۆرایژە حتا ژنانێک کە ژنانی لە ماڵ کارەکەن مەسەلەن لە سیستەمی ئەم وڵاتەیانێ ژنان کار ئەەکەن پارە ئەهێنن بە نان ئاوەر حساب ناکرێ ژن لە قوانین و یاسای ئێرەیە لە کاتێکە ژنەکەش بەقی پیاوەکەی لا دەبی و پارەش هێنێ و پارەکەش هەموویێتەوە خزمەتی خێزانەکە مەفروزە حقوقی ژن و پیاو لەو مەجاالەیە وەک یەک بێ یەکسان بێ یا ژنانێک کە لە کاری ماڵداریەکەن چاودێری خێزان و مناڵەکانیانەکەن مەفروزە بیمەی بێکاری هەبێ مەفروزە پشتیوانی و تەقدیرکردنی ئەم کارە هەبێ بە چاوی قەوزن سیر نەکرێ بە چاوێکی نزم سیر نەکرێ ئەمانە کاری دەوڵەتن و ئەمە کاری ژنان و بزوتنەوەی ژنان و ڕێکخراوی ژنان و ڕێکخراوبوونیانە کە لەم اعتراضە جۆرا و جۆرانەیە ئەم داواکاریانەی خۆیان ئەم بۆچوونانی خۆیان بەرزکەنەوانێ ئەمانە پێوترێ ژنان تێکۆشانی ژنان بۆ مافەکانی خۆیان و ئەو زۆرترە لەمانی کە من ئەیڵێم بەڵام من ئێستا هەرەوە نەبوارم هەیە کە پەنجەی بخەمە سەر و ئەمە کاری هەموو یەکێکمانە
لە ژنان کەینە ئەو بوارانەوە ئەو مەیدانانەوە پێویست ناکە ئیتر ژنان بێدەنگ بن پێویست ناکە بەڕاستی من نازانم تاکەی ئەم هەموو زەختە زۆرە لەسەر خۆیان قبوڵەکەن کارەباکە ئەکوژێتەوە زەختە لەسەر ژنان ئاو نییە زەختە لەسەر ژنان ئیمکاناتیان نییە زەختە لەسەر ژنان من مەکتەبی دەست ناکەوێت بۆ مناڵەکەی زەختە لەسەر ژنان ژنێک ئەکوژرێ ژنێک ئەسووتێ لە تەسیری جدی هەیە لەسەر سایکۆلۆژی ژنان بەگشتی ژنان هەست بەوە ناکەن ئینسانن هەست بەوەکەن دەرەجە 2 دەرەجە 3 لەم کۆمەڵگای هەستەکەن گویان لێ ناگیرێ هەستەکەن مافەکانیان پێداویستیەکانیان بەڕەوا نازاندێ ئەمانە هەمووی شتایەکن کە ئێمە بەردەوام ئەیلینەوە بەڵام ئیتر کاتی ئەوە هاتووە کە ئەمانە کاری بەس کۆمەڵێ هەڵسوڕاوی بزوتنەوەی ژنان نەبێ ئەمانە ئەبێ کاری هەموو ژنان خۆیان بن ئیتر کاتی ئەوەیە کە ژنان خۆیان ڕێخەن ڕێکخراوی سەر بەخۆی خۆیان دروستکەن دیفاع لە مافەکانی خۆیان بکەن هەتا ئەم دەسەڵاتە هەبێ من زۆر جاروتومە ئەمە لێگنی ئەم دەسەڵاتە جواب بەنیاز و پێداویستەکانی ژنان باتەوە بەڵام تا لە دەسەڵاتە بن ئەوە ئێستا 4 ساڵی تریش کاریان خۆیان داسەپێنەوانێ تۆ چیەکەیت بەڕاستی تۆ چیەکەیت ئایا هەر ئاوا ڕایەکێشی یا بە پێویستی ئەزانی تۆش بەشێبی لەو ناڕەزایەتیانەی کە ڕۆژانە یەخەی دەسەڵات دەگرن تۆش بەشێکی لەوانە بەداواکاریەکانی خۆتەوە بەڵێ پرسیاری ترم مابوو بەڵام دەمێت دوو بۆچوون و سەرنجی بینەران بنمە سەر شاشەکە و زۆر بە کورتی ئەگەر ئەماژان پێ بدەین و ئێوەش بە کورتی وەڵامیان بدەنەوە سەرنجی یەکەم یانیان وەکو پرسیارێکیش کە مەلاکان تەحقیر بە ژنانەکەن و بەڵام ڕوبەڕووی هیچ بەرپرسیارەتیەک لێپرسینەوەیەک نابنەوە سەرنجی دوم نیشیان ئەڵێت ئەگەر دەسەڵاتێک بە زۆر خۆی پسەپێنێت ئاشتی هۆشیاری لاواز دەبێت ئەگەر لەسەر ئەم دوو بۆچوونە قسەیەکتان هەبێت فەرمون بە کورتی هەردووکی وایە هەردووکی ڕاستە مۆزوعەکە ئەوەیە کە گروپە ئیسلامیەکان مەلاکان هێرشی هەر نەک ئەمڕۆ لەوەتی ئەم دەسەڵاتە هاتووە ئەزان چی ناسیۆنالیزم و مەسەلەی دین هاوتای یەکترن یعنی هاوکێشەیەکن کە تەکمیلەی یەکترەکەین دائیمە ناسیۆنالیزم پشت دەبەستێ بۆ سەپاندنی خۆی و بۆ هێرش بۆ سەر بە تایبەتی بۆ سەر ژنان پشت بە ئیسلام مەبەستیە هەر بۆی شەسەیرەکەی کێتە سەر مەسەلەی میراتی ئەڵێ قورئان وای وتووە کێتە سەر مەسەلەی شەهادەت ئەڵێ دین وای وتووە یا شەریعەت وای وتووە کێتە سەر مەسەلەی زەواج و تەلاق ئەڵێ شەریعەت وای وتووە هەمیشە بزوتنەوەی ناسیۆنالیزم دەستی ئیسلامیەکانی ئاوەڵا کردو وەکو وەسیلەیەک بەکاری هێناون کە ئەوانە ئێستا خۆیان لە دەوڵەتان ئێستا خۆیان ئەو گروپانە لە دەوڵەتان دائیمە بۆیە دەستیان بازە دەستیان ئاوەڵایە کە هێرشی ئاشکرا ببەرنە سەر ژنان و سەر نیوەی کۆمەلگا کە ژنان و لە عینی کاتیشە کاریگەری جدی لەسەر عەقڵ و ذهنیەتی پیاوان دابنێن و نەوعێک لە یعنی برەودان بە پیاوسالاری و بە دەسەڵاتی پیاو بەسەر ژنانە تەرویج بکەن یعنی ئیدامە پێبەن بەسەر ژنانە ئەمە شتێکی بەرچاوە ئەمە شتێکی بینراوە ببورنەوە کارەبا کوژایەوە ئەوەی کێکە لە کێشەکانمان کە ڕوبەڕووی ئەبینەوانێ بەرحاڵ ئیسلامیەکان هەر لە بیدایەتی دەسەڵاتی ناسیۆنالیزمی کردو دەستیان باز بووە دەستیان ئاوەڵا بووە کە منبەرەکانیان بەکاربێنن ئێستا هەر منبەریش نییە مزگەوتەکان ئێستا سۆشیال میدیای قەبە و گەورە لەبەر دەستیانە کە بتوانن هێرشی خۆیان بە ئاشکرا بکەنە سەر ژنان ئەنواعی بێحورمەتی بکەن ئەنواعی قسەی ناشین بکەن ژنان یعنی وابێ کە ژنان وەکو عەبدێ وەکو کائینێکی دەرەجە 2-3 لە اختیاری پیاوەکانە بن تا ئەو دەرەجەی کە ئەگا بەوەی هەوڵ بن بە تەواوەتی شەریعەت بسەپێنن بەسەر ژیان و ژیانی خەڵکە تا ئەو دەرەجەی کە زەواجی مناڵێکی 9 ساڵ ببێتە زەواجێکی ڕسمی و یعنی مناڵێک کە هێشتا پێویستی بەوەی لە کۆڵان لەگەڵ ڕەفیقەکانیان یاری بکە ئیجباری ئەوە بکرێت کە زەواج بکە ئیترەوە ئەبێت
یعنی نازانم ئینسانە بێت چی بڵێ لە بەرامبەر شتێکی ئاوایە کاتێکە مەمناڵ دەستدرێژیەکی سێکسی ئاشکرایە بۆ سەر مناڵان بۆ سەر کچان بە ئاشکرا کە خەریکە یعنی بیکەن بە عەقڵیەت و زەینێتی ئەم کۆمەڵگەیە ئەوان دەستیان بازەوە دەسەڵات خۆی پێویستی بەمانە خۆی ئەو مەجالی بۆ کردوونەتەوە خۆی مەجای یاون کە ئەم هێرشە بکەن و بۆ سەر ژنان و پیاوان بخەنە بەرامبەر یەک کێشەکان لە باتیەوە کێشەی خەڵک بێ لەگەڵ دەسەڵاتە بێت کێشەی بینی خەڵکەکان خۆیان و تونکردنەوەی ئەم هێرشە لەسەر خۆیان تا ئەوەی لەسەر دەسەڵات بێ ببوورە من بەشی دووەمی پرسیارەکە لەسەر هەرم دەسەڵاتە بوو کە بە زۆر خۆی سەپێنێ ناتوانێت ئاسی هۆشیاری بڵاو بێتەوە لە کۆمەڵگە ناخر لەبەرەوەی ئەجەندای نییە لەبەرەوەی ئەو خۆی بەشێکە لەم سیستەمە خۆی بەشێکە لەو سیستەمی دژە ژنیە وەستانەوە بە دژی ژنان مەشلولکردنی نیوەی کۆمەڵگا ڕاپێچکردنی ژنان بەرەو ماڵەوە دوورخستنەوەیان لەم بواری ئابووری و لە بواری سیاسی لە بوارە جۆرا و جۆرەکانە لەبەرەوە دەسەڵات خۆی بەشێکە لەوە و دەسەڵات خۆی نایەوێ ئەمە بکە هەرچەنە زۆر جار لە بۆنە جۆرا و جۆرەکانە مەراسیمە گێڕن نێرانی وڵاتانی دەرەوە ئەکەن کە گوایە ئێمە دژی تووتی ژین بەڵامەوە خەڵکەکە خۆیەتی بەس خەڵکەکە لە کێ ئەمەیێنە تۆ نەوعێک لە یاسا و ڕێسا و داڕشتووە کە تەسیری لە عەقڵیەتی یعنی هەموو شتێ لەسەرەوەیە کاریگەری لە خوارەوە دائەنێ لەسەر زەینێتی خەڵک لەسەر زەینێتی کۆمەڵگەکە تۆ خۆ یاسا و ڕێسایە کرداناوە کە ژن تیا پلەدووە کە ژن هیچ مافێکی نییە کە ئەسڵ مەسەلەی ژن و مافەکانیان مۆزوعی تۆ نییە لەبەرەوە کە تۆ ئاوا بێ یاسا و ڕێساکەت ئیتر ئەو لەو کاتەیە ئەمە کاریگەری لەسەر زەینێتی کۆمەڵگەکەش دائەنێ باوگەکە بە گژی کچەکەیە مردەکە بە گژی هاوسەرەکەیە براکە بە گژی خوشکەکەیە هەموو چاویان لەسەر شەرەف یعنی مەسەلەی شەرەف ئەبێتە مەسەلەیەکی تابوو ئەبێتە مەسەلەیە کە ژن شەرەفی خێزانە ژن شەرەفی پیاوە ئیتر هەموو چاوێکیان لەسەر شەرەفی خۆیانە کە خوشکەکەیەتی یا هاوسەرەکەیەتی یا کچەکەیەتی ئەیان خاتە یعنی مەشغوڵیانەکە بەم مۆزوعەوانێ بۆیە سەیرەکەی زۆر ئاسانە بۆ باوکی ئەگە کچەکەی شتێکی کرد کە بەدڵی ئەو نەبوو یا سەرپێچیەکی کرد یا مەسەلەن لەگەڵ کەسێکە پەیوەندی هەبوو زۆر بە ئاسانی دەسەیاتە سیلاح و ئەیکوژێ کچەکەی یا ئەی سووتێنێ ئەمە هەر نەتیجەی ئەوەیە کە دەسەڵات خۆی بواری بۆ ئەو مەجالە کرۆ خۆی دەسەڵاتێکی دژە ژنە دەسەڵاتێکە خۆی دیفاع لە فرەژنیەکە دەسەڵاتێکە خۆی ڕێگە بەوەیە کە دوو ژن بە یەک ژن لە مەحکەمەی حساب کرێت دەسەڵاتێکە کە کێشەکانی ژنان بسپێرێ بە دائیرەی ئەوقاف لە باتی ئەوەی لە دادگایەکی ڕەسمیە بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی هاوڵاتیانە کێشەکان حەل بکرێ بە سوڵحی عەشایری و لە ڕێگەی سڵحی خێزانەکانەوانە و لێوێشە هەمیشە دۆڕا ئافرەتەکەیە بەوانە حەلی بکەن کەواتە ئەم فەزایە بەو دەرەجەی کە خەڵک کردەوەکە لە خەڵکەوە یەک بەڵام ڕیشەکەی لە دەسەڵاتە ڕیشەکەی لە یاسایە ڕیشەکەی لە قانونە ڕیشەکەی لە دەستورایە تۆ بنەمای دەستورەکەت بنەمای یاسا و قانونەکەت هەمووی لە شەریعەتی ئیسلامیەوە هاتەوە شەریعەتی ئیسلامی تەواو لەسەر بنەمای دژە ژن داڕێژراوە ئیتر تۆ چ تەوەقوعێکە دەبێ هەبێ لەو دەسەڵاتە